ئەو کاتتان باش هاوڕێیانی عەزیز و خۆشەویست لە هەر کوێیەکی دنیان سڵاوی خوای گەورەتان لێبێ. داوای لێبوردنەکەم دەنگ و قورگم تەواو نیێزانم، بەڵامە بۆ پەیامەر وڵاو بێتەوە. پەیامێک لە ئەنجومەنی چالاکیەکانی کوردانی بەریتانیاوە بۆ هەموو بەرپرس و دز و گەندەڵانەی کە لە هەرێمی کوردستانن. بە کۆیلە و ماستاوچیەکانتان بڵێن بەسە ئیتر هەڕەشە و گوێندان و تۆمەت بەخشینەوە، تۆمەتی ناڕاست ناڕەوا بۆ ئەندامەکانمان. هەڕەشەکانتان تونترمانەکەن، هەڕەشەکانتان تونترمانەکەن، وامان لێ ئەکەن زیاتر تونتر بین. ئێمە چیمان کرد؟ لەو ڕۆژەدا تەنها مەسوور بەرزانی و تیمەکەی کە پێکات بوون لە گۆڕان و لە یەکێتی یەکە بارانمان کردن. لە هەموو دنیا ئەمە کراوە. زۆربەی سەرکردەی وڵاتەکان ئەمەیان بەسەرهاتووە. جۆرج بۆش پێڵاوی تێگیرا. ئیمانوێل ماکرۆن لە ماوەی 4 ساڵی خولی یەکەمیدا 2 جار ڕێکەی بەرکەوتوو. یعنی ئێوە چاوەڕێی چین؟ ئێوە چاوەڕێنەوە خەڵکە لێرە گوڵبارانتان کە؟ ئەو خەڵکە لەبەر نەبوونی و نەداری لەبەر زوڵم و ستەمی ئێوە ئەمرێ. خەڵک لەسەری موتا گیان نەدەسەیە. ئەو خەڵکە بە لێشا و ملینا بە دەریای جەوە بوو بە خۆراکی قرژ و ماسی. لەبەر چی؟ لەبەر ئەو زوڵم و ستەمەی کە ئێوەی کەن لەوێ. چەنەها خەڵک لە سەرما و لە جەنگەڵەکانی بیلاڕوسیا و پۆڵنیا ڕەق بوویەوە. وەمەگەر لە بیرتان چوویەوە. لەبەر چی؟ لەبەر زوڵم و نەعەدالەتیەوە. ئێوە چاوەڕێن بێن لە لەندەن خەڵک باوەشتان بۆ بکاتەوە گوڵبارانتان کە؟ ها؟ ئێوە بۆ لەبەری ئەم هەموو هەڕەشە و چاوسوورکردنەوە بۆ نایەن بە خۆتان نابچنەوە، بۆ مێشتان تۆزێک ڕیفرێشی مێشتان ناکەنەوە، بۆ بە خۆتان ناسنەوە بزانەوە خەڵکە بۆ واکە. 30 ساڵە ئێوە داهاتی سەرزەوی و ژێرزەوی ئەدزن، هەر تێرتان نەخوارد چاوەڕێنەوە خەڵکە هەنووسلوو بێ. ئێمە پێماون چەندێک هاوارەکەین، زیندانیانی بادینان ئازادکەن، شێروان شێروانی و هاوڕێگانی ئازادکەن، زیندانیانی شیلازیە ئازادکەن. ئەو هەموو دەنگە ئازا و جوان و بوێرەتان گرتو و کردوتانەتە زیندانەوە بە ناو و تۆمەتی بێبنەما. لەسەر چی؟ تەنها لەبەرەوەی کاڵێ نان و ئازادی مەوێ، تەنها لەبەرەوەی داوای قوتی خەڵکەکە. ئێوە تاقی بە خۆتان ناناسنەوە. ئێوە لەبری ئەوەی بە خۆتان نابچنەوە و بیر بکەنەوە هێشتا دێن هەڕەشەکەن. هەڕەشە مەکەن. سوێن بەخوای گەورە لە هەڕەشەکانتان نەوەچن. لە ئایندەدا و لە چەند ڕۆژی ئایندەدا سەدەها خێمە لە بەردەم دەرگای پەرلەمانی بەریتانیا هەڵەدەین. سەدەها خێمە لە بەردەم دەرگای وەکو جەنگەڵ لە بەردەم ئەو بەردەم دەرگای پەرلەمانی بەریتانیا ئەکەینە ئاوەدانی و 100 خێمەی تیا هەڵەدەین. ماڵ و منداڵ ژێری ئەوین ژیانەوە سێنی نەچین لەوێژین، هەر هەموومان لەوێژین. ئەنجومەنی چالاکیەکانی کوردانی بەریتانیا لە ئێستادا خاوەنی 500 ئەندامە بەرەو زیاتریش ئەچین، هەر هەموومانەچین لەوێژین. تەواوی نوێنەرایەتەکانتان پێداخین دێرە. بەسەی تر هەرگیز هەڕەشەکانتان ئێمە ناترسێنی و هەرگیز لێتان نەترساوین. یعنی ئێوە چین؟ 5-6 ڕۆژ ئێمە بێدەنگیمان هەڵبژار، بەڵام ئێوە هەرواستان نەهێنا. حەز دەکەمەوە بزانن تەواوی پۆلیسی بەریتانیا ئاگای لەو بارودۆخەیە، ئاگای لەو وەزعەیە و چەندین ئەندامان لە شار و شار جیاوازەکان ئەشکاتیان کرد و سکاڵایان تۆ کردووە. بە بەڵگە هەموویمان لایە. بەسەی تر وتمان هەر بێدەنگە بن، بەڵام ئێوە هەر بێدەنگ نابن. ئێرە کوردستان نییە، ئێرە بەریتانیایە. لێرە یاسا هەیە، یاسا. ئێرە کوردستان نییە. هەر وەکو وەی بینیتان لە 24 چی بە سەرکردەکانتان هات ئاواتان لێدی. بەسەی تر 30 ساڵە داهاتی 30 ساڵە ژێر زەوی سەر زەوی هیچ نەمانەی فرۆشن. ئێستا هاتون غازەکەش بفرۆشن و ئێمەش چەوڵەکان بۆ لێن و دەستخۆشیدان لێ بکەین. تۆ جارێ خەڵک لە وڵاتەکەی توە لە هەرێمی کوردستانە لە ناحکومەتەکەی توە خەڵک شەو و ڕۆژسەرەیەک دێ بۆ غازی نییە، نانی نییە، ئاوی نییە، ئازادی نییە. تۆ هاتووی لێرە ئاڵێی غازە فرۆشم و غاز بووە وڵاتانی دەرەوە دابینەکەم. ها؟ کوڕ و مناڵ و کەسوکارەکانی خۆتان وەک شاژین، ئەو خەڵکەش نانیە بیخوا. من خەڵکی دەربەنی خانم 7,000 دانیشتوو لە دەربەنی خانایە ژەهرە خواتەوە، ژەهر ئاو نییە بیخواتەوە. تۆش هاتووی لە لەندەنا پانێڵ دروستکەی و بۆری بە بۆری غاز نێریتە دەرەوە، خەڵکیش غاز و نانی نەبێ. هەموو زیندانەکانی هاولێرتان پڕ کردووە لە خەڵکی ئازا و دەنگی ئازا، کەس ناوێریز بڵێ. هەر کەسێک شتێ بڵێ ڕخنێ بدێ یەکسەرێکە نەژوورەوە بە ناوی تیرۆر و تیرۆریست و ئەمە جازووسی وڵاتانی دراوسێ. ئێوە شەرم لە خۆتان ناکەن. ئێمە هەموو پلانەکانتان نەزانی،
هەموو پلانەکانتان ئەزانین پلانەکانتان شکستی هێناوە هەمووی ئەزانین لە دەرەوە و لە ناوەی کوردستانیش پلانەکانتان پوچەڵ بووتەوە ئەزانین بە تەمای چی و چی بکەن لێرە بە گروپ و بە ڕەشپێز و بە نازانم چی هەر ئەندامێکی ئەنجومەنەکەمان هەر ئەندامێک هەر کەسێک لە ئێمە هەر دەنگێکی ناڕازی لە وڵاتە بچووترینشتی بەسەر بێ ئێوە لێی بەرپرسیارن و پۆلیسیشمان ئاگادار کردوێتەوە و ڕێکاری یاساییشمان کردووەتە بەر بۆیە دوجار پێتان ئەڵێمەوە بە خۆتان نابچنەوە لە باتی ئەوەی هەڕەشە و گوڕەشەکەن تۆزێک بیر بکەنەوە بیر ئەو خەڵکە بواتان لێیەکە 30 ساڵەیەوە ئازاری خەڵکەدەن ئەوەی ئێوە بەسەر ئەو میلەتەتان هێنا سەدام حوسەین نەیکرد بە زاڵمی و ڕندەی خۆی ئەو نەیکردووە بەسە ئیتر لە ئایندەدا کار دانەوەی زیاترمانە بێ گەر بێدەنگ نەبن و ڕێکاری تر ئەگرینە بەر هەر بە هێلکەگرتنەوە ناوەستین وەکو پێم وتون جارێکی تریش بیرتانە خەمەوە ئەگەر نەوەستن لە چەند ڕۆژی ئایندا بە سەدەها خێمە لە بەردەم دەرگای پەرلەمانی بەریتانیا هەڵەدەین هیوادارم پەیامەکەم بگا و گوێ بگرن لە پەیامەکەمان ئێمە وەک ئەنجومەنی چالەیەکەکانی کوردانی بەریتانیا ناوەستین و هەمیشە پشتی ئەو خەڵکە ئازادی خوازە ئەگرین پشتیوانیان ئەبین و هەرگیز براو هاوڕێکانمان لە زیندان لەبیر ناکەین کە بۆ ماف و قوتی خەڵک بۆ ئازادی ئەوان ئێستا کراون بە تیرۆریست و بە چەندین ساڵ زیندانی کراون و کراونەتە ژوورەوە بۆیە تۆزێک بە خۆتان نابچنەوە هیوادارم پەیامەکەمان بگا